گەنجێک داهێنانێکی کردووە بۆ ئەو شۆفێرانەی کە ماوەیەکی زۆر شۆفێری ئەەکەن لە کاتێکدا کە خەویان لێ بکەوێت ئەو ئامێرە بە خەبەریان ئەهێنێتەوە. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای ئەو گەنجە خۆی بۆی قسە لەسەر داهێنانەکەی بکات. سڵاو لێ بێ بۆمان باسکە ئەمەی باس کردووە چییە؟ سڵاو لێەوە بەخێر بێن. ئەمە بەرنمەیەکی شۆفێریە کە دروستمان کردووە بۆ ئەوەی ڕووداوەکان یاچووەکەم بکەینەوە. ڕۆداوی هاچووە زۆرە بە تایبەتی سیارە باڵ هەڵگرەکان ئەوە کە شۆفێریکی زۆرەکان لە ڕێگا بۆنەوە 10 ساعات بۆ 15 ساعات جاوایگەیدە 20 ساعات ڕێگاگایەکی دوورە بڕن ماندوو ئەبن تەرکیزیان بەسەر شقامەکان نامێنێت. ئەمیش دەبێتەوە هۆی ڕووداوی هاتوچووە. لەم کاتەتە ئەم بەرنامەیەکمان دروست کردووە لە ڕێگەی کامیەیەکەوە ڕەتی دەکرێت بۆمان تاقی بکەیتەوە بزانین بەرنامەکە چۆن ئیشەکات. کاتێک چاو داخی باشترە لە شوێنێک بۆستی پشوێک وەرگری باشترە لە شوێنێک بۆستی پشوێک وەرگری. زۆر باشە. بەڵێ وەکو ئەوەی کە بینیتان ئامێرەکە بە شێوەیەک پشوێک وەرگری. زۆر باشە. ئامێرەکە بە شێوەیەک دروستکراوە کە بە کوردیش قسە دەکات. چۆن بوو بیرۆکەی دروستکردنی ئەم ئامێرەت بۆ هات باشترە لە شوێنێک بۆست ئەو کارەکان بۆی ڕووداوی هاتوچۆ بوو زۆرجارە بینی کە بارهەڵەکان زۆربەی ڕووداوی هاتووە بارهەڵگرەکانە زۆربەی ڕووداوەکان بارهەڵگرەکانن ئەوەیش کە ڕێگایەکی دوورە بڕن یاخۆ بەهۆی ماندووبوونەوە یا بۆی لێخەڵی کاتێک خەویان پێ ئەکەوێت و ئەو هۆکاری بێت هۆی ڕوودانی هاتوچووە بۆ ئێمەش پێمان باش بوو ئەم بەرنامەیە هەر بە کوردیش قسەکات بە کوردی قسەشەکە و ئینزارێکیش ئاگادارکردنەوەیش ئەداتیە وریاتەکات و نەڵە توش ڕووداوی هاتوچوە بیت. باشە. ئەم کامیرەیە بێت لە پێشی شۆفێرەکە بێت ئەو کامیرە لە پێشی شۆفێرەکەدا ئەنرێت لەسەرەوە دانێت فەیسی لەسەر فەیسێتی کاتێک کە چاودا ئاخات و ماوەی سێچکە لەو کاتە ئاگادارێک کات و بە زمانی کوردی بەڵام هەر بەخەبەر نەهات جەڕەسێکی لەسەر زۆر بەهێزتر و لە ڕێی سپیکەرەکانەوە ئاگاداری کاتەوە. باشە. ماوەی چەندە خەریکی ئەم داهێنانە بووی ئەمە لە پارۆ خەریکی ئەم داهێنانی ئەوە مساڵیش گەین ئەنجام و ئەوە خۆتان بینی بە چاوی خۆتان. باشە. دەستەکان خۆش بە زۆر سپاس. وەکو ئەوەی بینیتان داهێنانی ئەو گەنجە بوو کە خۆی خوێندکاری کۆمپیوتەرە ئەو ئامێرەی کە دروستی کردووە بۆ ئەو کەسانەی کە ماوەیەکی درێژ شۆفێری ئەەکەن کاتێک لە کاتی شۆفێریا خەویان لێ بکەوێت ئەو ئامێرە بە زمانی کوردی قسە ئەکات و بە خەبەریان ئەهێنێتەوە کە ماوەیەکی کورد لە شوێنێک پشوو بدەن و دواتر دەست بکەنەوە بە شۆفێریکردنەوەکەیان.